خۆشەویستانی کورسانی و سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. دەرچوەکانی زانکۆکان یاخۆت ڕوونتر بڵێین ساڵانێکی زۆر لە هەرێمی کوردستان هەوڵ ئەدرێ بۆ ئەوەی کە کەسێک زانکۆ یا پەیمانگایەک تەواو بکە. لە ماوەی ڕابردە بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستان هەبوو لە دەرچوانی یەکەم و دووەمی سێمی زانکۆ و پەیمانگاکان دا بمەزرێنەوە. ئەمەش وەکو هاندانێک بوو بۆ ئەو کەسانی کە بەم شێوێ زانکۆ و پەیمانگا تەواوەکەن و بەشێکی تری بۆ ئەوە بوو توانە و تاقەی ئەوان بخرێتە ناو دام و دەستگا جیاجیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم بۆی خزمەتی خەڵکی کوردستانی پێ بکرێت. بەڵام چەند ساڵێکە یەکەم و دووەم و سێمەکانی زانکۆ و پەیمانگاکان دانامەزرێن. ئەمە هەم ئەوانی بێتاقەت و ماندوو کردووە هەم ئەو کێبڕچێی لە ناو زانکۆ و پەیمانگاکان هەبوو بە شێوەیەکی زۆر سست بووە. ئێستا ژمارەیەکی زۆر لە دەرچوان کە یەکەم و دووەم و سێمن داوا ئەکەن کە ئەو بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت بۆی ئەوان بتوانن تاقە و توانای خۆیان بخەنە خزمەتی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و خزمەت بکەن. لەگەڵ ئەوەشدا بتوانن هاوکاری هاوڕێکانی تریشیان بن. ئێستا داواکاریەکە سەرتاسەریە. ئەم شەو ڕەهەن تەرخان کراوە بۆ خزمەتی ئەوان و جێبەجێکردنی داواکاریەکانی ئەوان بۆ ئەوەی بتوانین کە بە هەمومان پاڵپشتی ئەوان و گەنجانی تریش بکەین بتوانن لە دام و دەستگاکاندا بە پێی پێویست جێگەیان ببێتەوە. بەرنامەیەم شەوی ڕەهەند بە میوانداری یەک لە بەڕێزان زوتیار مەحموود لێپرسراوی لقی سلێمانی کۆمەڵی خۆیکارانی کوردستان بەخێر بێکات زوتیار. هەروەها زیلان ئازاد نوێنەری دەرچوە یەکەمەکان بەخێر بێ بەڕێزیشتان. هەروەها لە هەولێرەوە مسلم عەبدوڵڵا جێگری سەرۆکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای پەرلەمانی کوردستانمان لەگەڵە بێ و هەروەها لە گەرمیانەوە سەریاس محەممەد نوێنەری خوێنکارەکان و ژمارەیەک خوێنکاری یەکەم و دووەم و سێمیش لێرە بەشدارن بە نوێنەراتی هاوڕێکانیان بڕیار بوو ژمارەیەکی زۆر لە دەرچوەکان لێرە ئامادە بن، بەڵام بەهۆی خۆپارێزی و ڕەچاوکردنی دۆخی تەندروستی هەرێمی کوردستان تەنها بەشێک لەو هاوڕێیانیان بە نوێنەراتی ئەوان لێرە بەشدارن. سەرەتا زیلان خان تۆ قسەمان بۆ بکە خواست و داواکاریەکانی هاوڕێکانت لە هەموو هەرێمی کوردستان چییە لە حکوومەتی هەرێمی کوردستان؟ سەرەتا زۆر سپاس بۆ تۆ، سپاس بۆ کورسان نوێز بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە تا ئەمە بتوانین قسەی دڵی خۆمان بکەین بۆ ئومێدەم کە داواکاریەکانمان بگاتە لایانی پەیوەندیدار و شوێنی مەبەست. ئێمە دەرچوویەکەم و دووەم و سێمەکان لە سەر ئاستی کۆلێژ و بەشەکانی زانکۆ و پەیمانگا حکوومیەکانی هەرێمی کوردستان وەکو جەنابیشت ئاماژەت پێکرد پێویست بوو ساڵانە ئەم خوێندکارەیەکەمانە کە دەرئەچن ڕاستەوخۆ لە دوای دەرچوونیان دابمەزرێنەوە لەسەر میلاکی وەزارەتی خوێندنی باڵا. بەڵام وەک ئەبینین بۆ ماوەی 4 ساڵ ئەچێت ئێمە بێبەشین لە سەرکی ترین مافی خۆمان کە مافی دامەزراندنمانە ڕاستەوخۆ لە دوای دەرچوونمان. هەر بۆیە ئێمە زیاتر لە چەند جارێک هەستاوین بە ئەنجامدانی چالاکی مەدەنی لە شێوەی خۆپیشاندان و مانگرتن و دەربڕینی ناڕەزایی و سەردانی چەندین لایەنی حکومی بۆ گەیاندنی داواکاریەکانمان، بەڵام بەداخەوە نەک تا ئێستا داواکەمان بەجێ نەهاتووە و نەگەیشتون بە ئامانجی خۆمان، بەڵکو خەمساردی زۆرێک لە لایەنەکانی پێوە دیارە کە تا ئێستا نەک ئاوڕێک لە ئێمە نایەنەوە گوێ لە داواکاریەکانمان ناگیرێت. بەداخەوە ئێمە لە چەندین لایەنەوە چەند جار بەڵێنی ئەومان پێدراوە کە داواکانمان بگەێنرێت، تا ئێستا نازانین داواکەمان گەشتۆتە سەرۆکی حکوومەت ئایا وەڵامەکەی چی بووە. بەداخەوە ئێمە بەردەوامین لە هەوڵەکانمان و ئێستا لە کۆتا چالاکیمانە لە گرتبوونەوەیەک و مانگرتنێکمان لە بەردەم ئەنجومەنی وەزیران لە هەولێر کەوا بڕیار بوو مانگرتنەکە کۆتایی پێنێت هەتاوەکو ئەو کاتێک کە ئیمزایی دامەزراندنی ئێمە ئەکرێت. بەڵام لە دوای بینینی سەرۆکی پەرلەمان و سەرۆکی لیژنەی پەروەردە خوێندنی باڵا و چەند ئەندامێکی بەڕێزی لیژنەی پەروەردە خوێندنی باڵا بەڵێنی ئەویان بە ئێمە یاوەکە لە ئایندێکی نزیکدا کۆبوونەوەیەک ساز بکرێت سەبارەت بە بەدواداچوونی کەیسی ئێمە و دامەزراندنمان. ئێمە بە پشتبەستن بەو بەڵێنە چالاکیمان گرتنەکەمان ڕاگرتووە هەتاوەکو ئەو کاتێک کە ئەنجامی کۆبوونەوەکە دەرئەچێت. ئەگەر ئەنجامی کۆبوونەوەکە لە بەرژەوەندی ئێمە نەبێ بەڕاستی ئێمە دووبارە دەست بە چالاکیەکە بڕیار هەیە لە حکوومەتی هەرێم، بەڵام وەک ئەبینین هەر ساڵە و بە بەهانەیەک و بە بیانوویەک ئێمە دوا ئەخرین وا 4 ساڵە من لە ماڵەوەم بەڕاستی ئەمە ئەم بارودۆخوای کردووە ئێستا کە گومان خراوەتە سەر توانای ئەوائیل بۆ کە من 4 ساڵە لە ماڵەوەم مەسەلە ئەوە نییە من توانام نییە تۆ ئەزانی کاکزانە کەرتی تایبەت ئامادە نییە من وەربگرێ بۆ لەبەر ئەو پێوە من مستحقاتێکمێ لە حکوومەت نزیکانە مندا ئەمەزرێنێەوە کارکردنی من لە کەرتی تایبەت و لەلای ئەو بەڕێزە کاتیە ئامادە نییە بە شێوەیەکی کاتی کارمەند وەربگرێت.
و لەبەر ئەوە ساڵی پار وەجبەیەک لە ئەوائیلەکاندا مەزران وەجبەی 2015 بۆ 2016 و قرار بوو 6 مانگ دوای ئەوان ئێمەش دابمەزرین ئەو تا ساڵێک بەسەر دامەزرانی ئەوانە تێپەڕیوە ئێمە هەتا ئێستا دامەزراوین و من ئومێدەوارم کە ئەم مشکلی نەبێت بە مشکلی هەموو ساڵێک یعنی ئێستا بە دامەزراندنی من کێشەکە کۆتایی نات ڕاستە بەستا لە دامەزرانی خۆتان بۆ چیە یەتانەوێ بەخشن بە هەرێمی کوردستان ئێستا من ئەم وزە و تاقە و توانایی خۆم کە لە چالاکی مەدەنی و ئەنجامدانی خۆپیشاندان و مانگرتن و کۆنگری ڕۆژنامانی و بەنامەی تەلەڤیزۆنیا بەکاری ئەهێنم ئەگەر ئەم وزە و توانایم لە ناو زانکۆ بۆ سوودی گشتی بەکار بهێنایە باشتر نەبوو ئایا ئەزانی دانەمەزراندنی من لەماوەی ئەم 4 ساڵە چەند کەلێن و چەند فەراغی لە ناو زانکۆ و پەیمانگاکان دروست کردووە زۆر باشە خات و زیلەن گفتوگۆ زیاترەکەین کاک جوتیار ئێوە نوێنەری کۆمەڵی خوێندکارانی کوردستانن ینی هەتا لە زانکۆش دەرەچێ ئێوە خۆتان بە داکۆچیکاری ئەوان نەزانن چیتان کردو بۆ ئەو دۆرچوانە کە ڕاستەخۆ ڕەتی بە خوێندکارانی تری پێش خۆیانەوەیە چکە گەر ئەمان دابمەزنەوە خۆی ئەڵێ لەبری ئەوەی ئەم 4 ساڵە خەریکیەوە بم کە خەریکی بەرنامەی تەلەڤیزۆنی و کۆنگری ڕۆژنامە نووسی و بەرزکردنەوەی پانکارت و خۆپیشاندان بم تاقە توانەکەم خستە خزمەتی خەڵکی کوردستانەوە لە دام و دەستگایەکی هەرێم ئێوە چیان بۆکەن چۆن پاڵپشتیانەکەن و ئاگاداری تا چەند ئاگاداری کەیسەکەیانە خۆی کاکزانە بە تاکید ئەمڕۆ ئەم دۆخی بە ئەم بارودۆخی هەرێمی کوردستانی تێکەوتووە و لەو بارودۆخەشەکە یەکەم و دووەم و سێمەکانی 2016 بۆ 2017 داوای دامەزراندنەکە نەبێ بپرسین گرنگی ئەم دامەزرانە چییە بەڕاستی چووکە یەکێ لە ئەو هۆکارانەی کە بۆتە کێشە بۆ هەرێمی کوردستان ئەم بارودۆخی ئەمڕۆی لێ بەرەماتووە ئەو تاعیناتە بە لێشاوە بێبەرنامەیە بووە کە ساڵانی ڕابردوو کراوە لەبەرەوە ئێستا تۆ کە قسە لەسەر دامەزراندنی یەکەم و دووەم و سێمەکانەکەی بێ باز لە گرنگی دامەزراندنی ئەمانە بکەین کاتی خۆی کە ئەمە بۆتە عورفێک لە هەرێمی کوردستان کە ئەمانە یەکەم و دووەم و سێمن دوای دەرچوونیان لە زانکۆدا ئەمەزرێنرێنەوە ئەمە بۆ ئەوە بوو کە ژێرخانێکی زانستی لەم وڵاتە بنیاد بندرێ کە سوود بنەوەکانی داهاتوو بگەێنە سوود بە کۆمەلگابی بگەێنێ و ئەمانە جێپەنجیان دیار بێت لە بەرزکردنەوەی ئاستی زانستی بەشە زانستیەکانی ناو زانکۆ و پەیمانگاکان هەدەفەکە لێرێ لەوەیە لەبەرەوە بە دەرەجەیەک دامەزراندنی یەکەم و دووەم و سێمەکان ئەبێت تێکەڵ نەکرێ لەگەڵ شتی تر لەبەرەوەی ئێستا دڵنیاتەکەمەوە نەک یەکەم و دووەم و سێمەکان بەدەیان و نزیک بۆتەوە لە 100,000 دەرچووی زانکۆ و پەیمانگاکان کە دەرفەتی کاریان نە لە کەتی تایبەتەیە نە لە کەرتی گشتی کە ئەمە ساڵ بۆ ساڵە بێتە کێشەیەکی گەورە و بەرەوکی حکوومەت و کۆمەلگای گرتووە کە بەڕاستی حەقە حکوومەت پلانی جدیە بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم کێشەیە و بۆی کە بتوانێت دەرفەتی کار ئەگەر هیچ نەبێ لە کەرتە گشتێکەوە کوتم هەمومان ئێستا ئازانی کە حکوومەت ناتوانێت موچەی ئەوانە دابیم کە پێشتر دامەزرێنراون چجا ئەوەی بێ بە لێشا و خەڵکی تر دابمەزرێنێ ئەبێ بیر لەوە بکاتەوە کەرتی تایبەت بەهێز بکە بۆ ئەوەی کە دەرفەتی کار بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگاکان بڕەخسێنێ وەکوتم گرنگی دامەزراندنی خوێندکارانی یەکەم و دووەم و سێم ئەوەیە کە ئەمانە ئەبن بە ژێرخانێکی زانستی گەورە بۆ زانکۆکان و بۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان و بەتوانم بە یەک نمونەش پێت بڵێم کە دامەزراندنی ئەمانە ضرورەتێکی هەموو خۆناغەکانی ئێمەیە لەبەرەوەی ئەو کاتێک کە پرۆگرامی تواناسازیە بوو ئەم خوێندکارانە ئەنێرانە دەرەوەی وڵات لەوێ هەم لە تاقیکردنەوەی توانستی زانستی دەرەچوون هەم لە خوێندنی زمانی ئینگلیزی یاخودە و زمانی ئەو وڵاتی کەتیایدا وەرە جیرانەوە لە پرۆگرامی تواناسازی دەرەچوون هەمویان بە سەرکەوتوانە خۆناغی ماستەریان بڕی و هاتنەوە بۆ ئەم وڵاتی ئێمە ئەمە تەبعەن لەم بینێ قسەیەکی ژەکرێکە ئەم هەموو خوێندکارە نێدرا دەرەوەی وڵات و ئەم هەموو پارەیە سەرفکرا نەتیجە ئەوان چی بوو بە تاکید ئەمە جۆرێکی تر لە کێشەیەکی ئەم کۆمەلگایە کە گاپێکەیە لە بینی زانکۆ و دەوائیرەکانی تری حکوومەت کە ڕەبتێکی بەقووەت نییە لە بینیانە بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ نمونە لەوانەیە ئەگەر سەرۆکایەتی شارەوانی سلێمانی گیرروگرفتێکیە بێ لەوانەیە نەیات پرس بە زانکۆ بکە بۆ چارەسەرکردنی و کێشە و مشکلە ئەگەر بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی کێشە و گیرروگرفتێکیە بێ ڕەنگە پرس بە زانکۆنەکە ئەمە کەم تەرخەمیەکەیە بەڕاستی لە حکوومەت کە نەیتوانیوە لینکێکی بەقووەت لە بینی دەوائیرەکانی حکوومەت دروست بکە لەگەڵ زانکۆیە بۆەوەی کە زانکۆ یارمەتی دەریان بێ لە چارەسەرکردنی کێشە و گیرروگرفتەکانیان وەکوتم ئەو خوێندکارانەی کە لە هەرێمی کوردستان ساڵانەی یەکەم و دووەم و سێمە بوون هەمویان خوێندکاری بەتوانا بوون و لە ئەسڵیشدا دامەزراندنی ئەمانە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان کە بوو بە عورفێک نەک بڵین بە یاسا ڕێکخرابێ بوو بە عورفێک
ئەساسەکەی بۆ هاندانی ڕۆحیەتی کێبڕکەیەکی زانستی بوو لە ناو ناوەندەکانی خوێندندا بۆ ئەوەی هەر خوێنکارە و لە ئاستی خۆی هەڵبدا هەوڵ بدا کە توانا و ئاستی زانستی خۆی بەرز بکاتەوە لەبەرەوە وەکوتم ئەرکی سەرشانی نەک بڵین ڕێکخراوەکەی منە ئەرکی سەرشانی هەوە سەرجەم ڕێکخراوەکانی تر و حکوومەتیشە کە بەدەم خواست و داواکاری ئەم خوێنکارانەوە بێ بۆ ئەوەی هەرچی زووە فەرمانی دامەزراندنیان بۆ دەربچێ و لە ناو ناوەندەکانی خوێندن وەکو زیلانخان ئاماژەی پێدا لەبریەوەی تاقوتوانەکان لە دەرەوە سەرف بکەم بەڕاستی بیەنەوە ناو زانکۆ و ببن بە پێشڕەوێکی زانست لەم کۆمەلگایی ئێمەدا وردە وردە لەوانەیە بەهۆی کرانەوەی خوێندنی ماستەر و دکتۆراشەوە ئێستا بە جۆرە لە جۆرەکان لە هەندێک بەش کێشەی میلاکاتیش دروست بووە کە ئەمانە ڕەنگە بتوانن ئەو بۆشایە پڕ بکەنەوانێ و وەکوتم 100% ئێمە پشتیوانیەوەین و ئەوەی کە پێشمان کرابێ کردومانە و خۆشیان لەوە نەوەستاون کە هەوڵبەن و شتێکی ژنیە پامێکی ژنیە نەگەیەندرا بێ پامێکی ژنیە جوێی لێنەجیتر بدرێت بۆی بتوانرێت بەتاکید گومانیتیانە ئێمە و ئەوان و لاەنە پەیوەندیدارەکانی تریش وەکو حکوومەت و پەرلەمان و هەمومانە بێ بەڕاستی کارێ بکەین کە لۆبیەکی زیاتر دروست بکەین بۆ ئەوەی کە بۆ ئەم ساڵی خوێندن ئەم بەڕێزانە لە ناو ناوەندەکانی خوێندندا یارمەتی خوێنکاران و ناوەندە زانستیەکانی ناو زانکۆ پەیمانگاکان بن بۆی لە پرۆسی خوێندنی ئەم ساڵ بەشدار بن. جۆر باش کاک موسلیم سڵاو لێبێ ئێمە بەرنامەکەمان لەسەر دەرچووە یەکەم و دۆم و سێمەکانە و وەکو کاک جوتیاری ژووتی ژمارەیەکی زۆر گەنجی تریش تەخەڕوجی کردووە و بە دوای هەلی کارە گەڕێنە لەر کەرتی تایبەتونە لە کەرتی گشتی ئێستا ئەم یەکەم و دووەم و سێمە بڕیارێک هەیە بۆ ئەوان داوا ئەکەن کە تاقە و توانە و زیرەکی خۆیان بخەنە ناو دام و دەستگاکان ئێوە کولیژنەی پەروەردە و خوێندنی باڵا چیان بۆکەن بۆ هەمانجیکردن لەگەڵ حکوومەت یاریمی کوردستان بۆی بتواندرێ کاراسانیان بۆ بکرێ و ئەوانیش وەکو خۆیان وتیان خەریکیەوە نەبن بێنە سەرزادە و خەریکی گربوونەوە و چالاشی بن. سەرەتا بە ناوی خۆی گەورە پەروەردگار سڵاو بۆ ئێوە سڵاو بۆ میوانە بەڕێزەکانت خۆی لە ڕاستیە قسەکردن لەسەر ئەم بابەتە پێم وابێ ئەوەندەی ناهێنا کە ئێستا ئاوا درێژە بچێشێ چونکە ئەوانە بە بڕیاری حکوومەت لە ڕابردووە بۆیان دەرکراوە کە ساڵانە ڕێژەی ئەم قوتابیە بەڕێزانە لە یەکەم و دووەم و سێمەکانی دەرچووی زانکۆ پەیمانگاکان دەرفەتی ئەوەیان پێ ببەخشرێت کە دابمەزرێنەوە چونکە ئەوانە توێژێکن چینێکن بە هەموو پێوەرێک بە پێوەری زانستی بە پێوەری پسپۆری شارەزایی کە هیانە بە پێوەری کە ئەوانە لێ هاتوون لەو پسپۆریە کە خوێندویانە ئەتوانن ئیسیفادە و سوودیان لێ ببیندرێتەوە لە زانکۆ پەیمانگاکان و بتوانن پرۆسی خوێندن گەرموگوڕی تێبخەنەوە بەرەو پێشی بن بەڵام دیارە بەهۆی نەبوونی پلانێک لەلایەن حکوومەت یاریمی کوردستان لە قۆناغەکانی ڕابردوو لە کابینەکانی پێشوش و ئێستاش بە شێوەیەکی گشتی دامەزراندن چەند ساڵێکە داخراوەوە نەیانتوانیوە بەڕاستی سوود لە تاقۆتوانێ ئەو لاو گەنجانە ببینی کە لە پرۆسەکانی خوێندندا دەردەچن و بەو نمرە بەرزەکە ئەوانە یەکەم و دووەم و سێمی دەرچووی زانکۆ پەیمانگاکانن و ئێمە وەکو پەرلەمانی کوردستانە لێژنەی پەروەردە خوێنی باڵا تایبەتین بەم کێشەیە لە دانیشتنی تایبەتی خۆمان وەکو لێژنەوە دانیشتنی تایبەتی ئێمە و ستافی وەزارەتی خوێنی باڵا هەمیشە دووبارەمان کردوتەوە و هەمیشە تاکیدمان لەسەرەوە کردووە کە بەڕاستی ئەوانە توێژەکەن حەق و شایستەی مافی خۆیانە کە دابمەزرێنرێنەوە و پێویستە دەرفەتیان بۆ بڕەخسەوە حکوومەت خاوەنی بڕیاری خۆی بێکە لە ڕابردووە چۆن بڕیاری داوە ئەوانە دابمەزرێن ئێستاش دامەزرێنەوە ئێستا ئەوانە بەداخەوە ئێمە ئەبینین لەسەر جادە گربوونەوە ئەکەن خۆپێشاندان ئەکەن کە 4 ساڵە چاوەڕی دامەزراندن دەرفەتی دامەزراندنیان بۆ ناڕەخسێنرێەوە بەڕاستی بە بێکاری ئەسوڕێنەوە گیرفان بەتاڵن و بێکارن و بەڕاستی هیچ دەرفەتی کاریان لە بەردەمانە و بێهیوا بوون بێ ئیرادە بوون لەم پرۆسەیە کە ئێستا لە حکوومەت لە کوردستانە ئەگوزەرێ و بەڕاستی جێی گەرانی ئێمە شەوەکو پەرلەمانی کوردستان کە لە کۆتا دانیشتنی ئامادەبوونی ستافی حکوومەت بە ئامادەبوونی وەزیری دارایی و ستافی ئەنجومەنی وەزیران لێمان دووپاتکردنەوە کە ئەوان ئایا ئەتوانن ئێستا بڕیارێکی دڵخۆشکەرانە بدەن بۆی بستنە ژێر ئەو بڕیارەی کە ئەم ساڵ ینی دەرچووی یەکەم و دووەم و سێمەکانی ساڵی 2016
دابمەزرێنن بەداخەوە بڕیارێکی ویان پێ نەبوو و سەڵاحیەتیشیان نەبوو لە ڕاستیە و ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی لە مانجی سێ یادەشتێکمان بەرزکردنەوە کە ئایا ئەوان دەرفەتیان بۆ بڕخسندیان حکوومەت هەرێمی کوردستان و دابمەزرێن لە مانجی حوت بەداخەوە کە بە وەڵامیان یاداشتەمان بەڕسمی وەرگرتەوە کە لە ئێستا حکوومەت ناتوانێت بچێتە ژێرباری دامەزرانی ئەمانە بەڕاستی ئێمە وەکو پەرلەمانی کوردستان زۆر نیگەرانی لەم دۆخە و پێمان وایە ئەمە تەواوکەری ئەو پرۆسەیە و یاخود ئەم پرۆسەیە بۆ ئەو ئاراستە دەڕواکە لە نرخ و بەهای خوێندن کەم بکرێتەوە لە هەرێمی کوردستانە خۆتە زانێت ئێستا بارودۆخی کۆرۆنا هەیە ساڵی پارێمە ئەزانیت چۆن خوێندن تەواوکراوە ئەم ساڵ ئەزانی لە بارودۆخێکی سەختی تەندروستی پرۆسی خوێندن چۆن دەست پێ دەکاتەوە و بەو ئاراستەیە بڕوا بەڕاستی خوێندن ساڵ بە ساڵ لە هەرێمی کوردستانە لە بەهای کەمەکرێتەوە بە تایبەتیش بۆ ئەم توێژەی کە ئێستا لە زانکۆ پەیمانگاکانە ئێمە ئەزانین میلاکات ڕووی لە خوێندن کردوتەوە ئەوە بەڕاستی فەراغ هەیە بۆشایی هەیە ئەبێ بەڕاستی ئەم خوێن گەرمانە و ئەم پسپۆری و شارەزایانە ئەبێ بخرێنە دەرفەتی کار خزمەتیان بکرێتە بواری جێبەجێکردنەوە و دام و دەستگاکانی و زانکۆ کۆلێژەکانیان پێ ئاوادان بکرێتەوە بەداخەوە کە ئەمانە توێژێکن لەم قۆناغی ژیانیان کە خاوەن ئیرادەیەکی بهێزن کە خاوەن توانایەکی بهێزن کە تاقە و توانیان ئەبێ بکرێتە کار خاوەن پسپۆریەکی شارەزان ئەوانە بێکار بن ئەوانە بێ موچە بن ئەوانە گیرفانیان بەتاڵ بێ ئەوانە بێ هیوا بن بەڕاستی بێ دەست لە هەموو پرۆسی خوێندن بشۆین و پێمان وایە ئەمە دۆخێکە بەڕاستی دۆخێکی مەترسیدارە ئەبێ حکوومەت هەرێمی کوردستان ساڵانە بەڕاستی بیر لەوە بکاتەوە میزانی تایبەتیان بۆ دابنێەوە ڕێژەیەکی بەرچاو لەوانە بتوانن دەرفەتی دامەزراندنیان بۆ بکرێتەوە ئەگەر نەشتوانی حکوومەت هەرێمی کوردستان دەرفەتی دامەزراندن بەڕووی هەموو دەرچوانی زانکۆ پەیمانگاکان بکاتەوە بەڵام کارەساتە تۆ بەڕاستی ئەم یەکەم و دووەم سێمانەکە نزیکەی 1100 کەسن دەرفەتی دامەزرێنیان بەڕوودا بخەی و بێهیوایان کە بیان خێ سەرجادە لە بری ئەوەی کە ئەوانە توێژینەوە بکەن داهاتویان بنیادمی لەسەر و پسپۆرێکە هەیەە لە بیری ئەوەدا بن بە سیاسی قسە بکەن و بێنە سەر تەلەڤیزۆنەکان لە ببنە سیاست مەدار و زیاتر پلان دابنێ بۆی کە لە چەندیمان کۆ ببنەوە بێنە سەر جادۆگر بنەوە بکەن. بەڵێ ژمارێک لە دەرچۆکان لێرن بە نوێنەرایەتی هاوڕێکانیان لەسەر تاسەری هەرێمی کوردستان گوێ لە ئەوانە گرین داواکاریەکانتان بۆی هەماهەنگیە بێ لە نێوان دام و دەستگا پەیوەندیدارەکان و خواستەکانی ئێوە جێبەجێبێ و هی خۆتان و هاوڕێکانتان ئێوە زۆر سپاس کاکزانا بۆم دەرفەتە بەڕاستی ئەمە سەرەتا پێمان خۆش بوو کە نوێنەرێکی حکوومەت لێرە ئامادە بێ بۆی گوێمان لێ بگرێ ئەوە ئێمە ماوەی 4 ساڵە کەس گوێمان لێ ناگرێ و ئەوەی بەهیوانە بەرنامێ ببێ بە پەیامێک بۆ هەموو حکوومەت بەڵکو ئینشاڵڵا ئەوان ڕێژکارەکانی خۆیان بەرنامەکە ببینن. جێگەی داخێمە لە جیاتیەوەی کە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بێدەستی ئەم یەکەمانە بگرێت لە شوێنە ئاستیارەکانی ئەم وڵاتەدایان بنێ ئیشی ئەمە بووە بە خۆپشاندان و مارگرتن لەسەر شۆستە و لە بەردەم ئەنجومەنی وەزیران و لە بەردەم پەرلەمان. دیارە بەرپرسی یەکەمی کەیسی ئێمە وەزارەتی خوێندنی باڵا و ئەنجومەنی وەزیرانە ئێمە لە ڕابماوەی ڕابردوودا چەندین جار پەیوەندیمان بە نوێنەرەکانی وەزارەتی خوێندنی باڵاوە کردووە بە ئێمەیان ڕاگرتووە کە سەلاحێتی دامەزراندن لە دەستی ئێمەیانە هەر سەبارەت بەوە پەیوەندیمان بە سکرتێری ئەنجومەنی وەزیرانەوە کردووە ئەڵێ ئێوە ئەبێ نووسراوتان لە خوێندنی باڵاوە بگاتە دەستی ئێمە و ئێمە ئیشی لەسەر بکەین. ئێمە بە نوێنەرانی وەزارەتی خوێندنیمە باڵامان وتووە کە ئێوە سەلاحێتی دامەزراندنتان نییە بەڵام خۆ ئێوە سەلاحێتی ئەوەتان هەیە نووسراوێکی لەم شێوە کە بۆ وەزبەی پێشێمەکراوە ئەگەر مایکەکەت نزیکەی کاکە زانێر نووسراوێکی لەم شێوەیە کە بۆ وەجبەی پێشێمە کراوە بۆ مامکەن ئاراستی ئەنجومەنی وەزیرانی بکەن و ئیشی لەسەر بکرێت. بەڕاستی زۆر بەداخەوە کە لە دانیشتنی 28 حوتیش لە پەرلەمانی کوردستان بە میوانی سکرتێری ئەنجومەنی وەزیران سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران لەگەڵ وەزیری دارایی زیاد لە 30 ئەندام پەرلەمان بە سەرۆکی پەرلەمانیشەوە پرسیاری لێکردون کە ئایا لەم کاتەیە ئەتوانن یەکەمەکانی ساڵی 2016 بۆ 2017 بمەزرێنن زۆر بەداخەوە کە بێدەنگیان هەڵبژاردو هیچ وەڵامێکی ئەوتۆڕاستیان کردووە. من بە پلەی یەکەم پەیمانگای پەرستاریم تەواو کردووە و تا ئێستا ئەوە 4 ساڵە لە چاوەڕوانی دامەزراندندا. مەبەستیدا بەڕێزت لە دامەزرانەکە چیە مەسەلەن ئەتەوێ پسپۆڕی خۆت دیارە کاکزانە ئێمە وەکو ئەوەی کە یەکەم و دووەم و سێیان بووین ئەبێ لە زانکۆکان و لە پەیمانگاکانە وەکو معید و معیدە دەست بەکار بین و لە پاشە ڕۆژیشە ئەگەر دەرفەتی خوێندنمان بۆ بڕەخسێ ئەبێ وەکو مامۆسای زانکۆ بەردەوام بین. لە ئەوەی کە ئێمە دانامەزین و 4 ساڵە چاوەڕوانی دامەزراندنین کەسی تر هێنراوە لە زانکۆ پەیمانگاکانە بە گرێبەست دانراون کە ئەمە نەک هەر زەرەری بۆ
خودی خۆیان هەیە زەرەری بۆ ئەوەش هەیە لە پاشە ڕۆژە ئەمانە ناتوان دەرچوویەکی یەکەم و پێشەنگی زانکۆ وەکو ئێمە بەرهەم بێنن هەم پەیامەکە ناگەێنن ئەگەر بیشی گەێنن پەیامەکە بە شێوەیەکی نادروست پەیامەکە ئەگەێنرێ وە بۆیە ئێمە لێرەوە جەخت لەسەرەوەکەینەوە کە دامەزراندنمان بکرێ پێش دەستپێکی ساڵی نوێی خوێندن و ئەم ڕۆژانەی ڕابردوو شێمە کە چوونەتە هەولێر لە بەردەم ئەنجومەنی وەزیران و پەرلەمانمان گرتووە مانگرتنەکەمان شکانووە لەبەر ئەوەی بەڵێنی سەرۆکی لیژنەی پەروەردە خوێنی باڵامان وەرگرتووە کە لەم ڕۆژانەیە سەردانی ئەنجومەنی وەزیرانەکەن بۆ یەکلاییکردنەوەی کەیسی ئێمە لە ئەگەری هەر وەڵامێک کە نەرێنی بێ لەسەر کەیسی ئێمە بەردەوامە بین لە مانگرتن تا ئەو کاتەی بە فەرمی نووسراوی دامەزراندنمان بۆ ئەکرێت و ئەم کاتە بە هیچ شێوەیەک ئێمە ئەمانگرتن ناشکەین تا ئەو کاتە بە شێوەیەکی فەرمی نووسراوی دامەزراندنمان ئەگاتە دەست خۆش کاکە زانیار ئەو هاوڕێتان مایکت نزیکە خاتون ئێمە وەک یەکەم و دوم و سێمەکانی زانکۆ و پەیمانگاکان ئەو ماوەی 4 ساڵە چاوەڕێی دامەزراندنین هەتا ئێستا دانەمەزراوین کۆتا وەڵام کە وەڵامی ئێمە دراوەتەوە ئەوەیە کە توانای دامەزراندنی ئێمەیانە لە کاتێکە حکومت نەتوانێت ساڵانە لە کۆی 28,000 خوێنکار کە تەخەڕوجەکەن 1,000 خوێنکاردا بمەزرێنێ تێناگەمیتر بەهای خوێندون لە زانکۆ و پەیمانگاکان لەکوێدایە ساڵ بە ساڵ زانست لە زانکۆ و پەیمانگاکانە دێتە خوار و ئەمەش بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە چیتر خوێنکار ئومێدی بە دامەزراندنیە لە کاتێکدا ئێمە کە یەکەمەکانی دامەنامەزرین ئیتر چ ئومێدێک بۆ خوێنکارەکانی تر هەبێ لە ڕاستیدا ئێمە کە 16 ساڵ خوێندومان و 4 ساڵ یە خۆ 2 ساڵ لە زانکۆ و پەیمانگاکاندا هەڵومان دوبوونمان کێشاوە بۆ ئەوەی کە یەکەم بین بۆ ئەوە بۆ کە دواتر سەرمان بەرز بێت و بتوانین لە بەشەکانی خۆماندا نەوەیەکی نوێ پێ بگەێنین بەزانست بەڵام لە ڕاستیدا ئێسا پێم وایە کە ئەچینە هەر شوێنێک یعنی شەرمەزارێبی لەبەرەوەی هەر کە باسی خوێندن و زانست کرا یەکسەر ئاماژە بە ئێماکرێ ئەڵێوە تا یەکەمەکان دانەمەزراون ئیتر ئێوە چ ئومێدێکتان بە دامەزراندن هەیە چ ئومێدێکتان بە خوێندن هەیە من خۆم بەشی مێژوم تەواو کردووە لە زانکۆی سلێمانی بە پلەی یەکەم ئەوە 4 ساڵە چاوەڕێی دامەزراندنین داواکارین کە یاسایەک هەبێ کە ساڵانە تەواوی ئەوانەی کە یەکەم هاوڕێکان زۆرن ئەکی دوانە بەڵێ خۆمان ئێمە وەجبی خۆمان 2016 بۆ 2017 1000 خوێنکارین ئێساوا 4 وەجبە تەخەڕوجیان کردو لە چاوەڕوانی دامەزراندنان ئێستا تەنها یەکەم و دووەم و سێمەکان نزیکی 5,000-6,000 کەسێکە بێ بەڵێ ئێستا ئەگەر ئێمەشدا بمەزرین من هیوادارم کە یەکەم و دووەم و سێمەکانی دوای ئێمە ئەو حاڵەتی ئێمەیان لێ بەسەر نێت کە 4 ساڵ چاوەڕوانی دامەزراندن بکەن هەروە کاوڕەکانم وتیان لەبری ئەوەی 4 ساڵ خەریکی خۆپشاندان و مانگرتن و بەرنامەی تەلەڤیزیۆنی بین بتوانین لە زانکۆ و پەیمانگاکانە لە بەشەکانی خۆمانە خزمەتی خوێنکارەکان بکەین و بتوانین ئەو زانست و ئەو علمی پێمانە بیگەێنین دەست خۆش ئەو هاوڕێت دەست خۆش بێ کاک زانە سپاس بۆ بەرنامەکەتان سپاس بۆ بینەران سپاس بۆ میوانە بەڕێزانەش کە ئاماژەیان هەندێک خاڵی جواندا کاک زانە بەڕاستی من ئەمەیە سەرەتا باز لە یەک شت بکەم لە میوانەکانە یەکێ لە میوانە بەڕێزەکان بە دەرچۆکانی وت خوێنکار یەکێکانەتی قوتابیان جار هەر کێشەمان جار لە ناوەکەیە هەیە ڕاستی ئەمە لە زۆربەی گربوونەوەکانە ئاماژەمان نە بە ناوی قوتابیان داوە نە بە ناوی خوێنکارن تومان دەرچووان سەرەتا من ئەمەوێت بڵێم چی لە پەرلەمانی کوردستانەوە لە دەی 2017 یەکەمین گربوونەوەمان ساز کرد لەوێ داوامان بەڵێ جارە نەکرۆنە هەبوو نام زەختەی نەش هەبوو دارایکی ئێساوە دروستیان کردووە تر ئێمە زۆر بڕوامان بەم قەیرانێک ئێستا دروست کراوە بەڕاستی لەبەرچی ئێمە لە یەکەم گربوونەوەمان ئاماژەمان بەوە کرد کە لە یاسایەک دەربچێت ینی ناکری هەموو ساڵێک یەکەمەکانی دوای ئێمەش بێت بە هەمان شێوە بێتە سەر شەقام لە هیچ شارێکان نەبووە بڕات هەبێ ئەم کاربەستانیم حکوومەتی خۆمان ئێستا کەسێک لە ئەوروپاوە بێت سیاستمەدارێکی ئەوروپی بێت ببینێکەوە یەکەمەکان لەسەر جادەکانن بەڕاستی لاوانەیە ئەم کاربەدەستانی خۆمان لە ڕووی نێ بڵێ ئەمان یەکە من بڵێ ئەمانە یەکە منوان لەسەر جادەکان داوای حەق و مافی خۆیانەکەن حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە چەندین یاداشمان ئاڕاستی کردووە 15 گربوونەوەمان ئەنجامداوە تا ئێستا تا ئاخیرەم گربوونەوەمان حوتیەم مانگە بووە لە هەولێر ماوینێتەوە سەردانی ئەنجومەنی وەزیرانمان کردووە بەڕاستی من پێم سەیرە
لەبەردەم ئەنجومەنی وەزیرانە 5 دقە مۆڵەتیان بە ئێمە نەداوە ئێمەیان دوورخستەوە دە بەهێزێکی زۆر ئەمە لە کاتێکا ئەو ئەنجومەنی وەزیرانە کاک زانەجانی تۆی منیشە هی هەمومانە یەو هێزە سیاسیانە نییە یەو هێزانە نیە لەوێ من بە زۆر دەرکەن یەو کەسانە نیە کە بە مۆنیکای جامڕۆژ و پاتڕۆڵی جامڕەش و بە کام سیاری ئاخر مۆدی لە بێت بەلای من نابڕاتە ژوورەوە بڕاتە ژوور کێشەی نەبێت ئەم مەسوولانە ئەم کاربەدەستانی خۆمان بڕوان بەوە نییە بتوان گویان لە دەنگیە ببێت لەبەروی بە حیاتی کوڕی بەرپرسێکی ئەم حکومەتەی خۆمان شەون و خوێنی و داماوی نەکردووە کاک جوتیار من لە زانکۆی سلێمانی بە من لاوانە چاک بیرە من چەند جار هاتمەتە خزمەتی جەنابێت چەند جار لەگەڵ یا ئێستا لاوانێ تەرگیزی نەبێ من نەناسێتەوە کاک جوتیار لە زانکۆی سلێمانی چی کێشەیەکمان هەبوو بڕوات هەبێ 2015 و 2016 ینی بە هەفتە هەبوو ئەومان نەبوو لە داخلی من بەشی بیرکاریم تەواو کردووە یەکەم بوویت دووەم بووم لە بەشی بیرکاری زانکۆی سلێمانی یعنی من ئەوە ئاڵێم ئێستا حکومەت یارێمی کوردستان بێ ئەماڵێت چی جوابی ئەمە وەڵا کاکە میزانێمانی بۆتان کاک زاناجیان هەموو لایەنەکان بە یەکێتی و پارتی و بە هەوانی کە لە حکومەتی شانین ئەزانن کە 650,000 بندیوارمان هەیە بۆ چارەسەری ناکەن بۆ ئەو مادەی کە ناویان ناوە مادەی چاکسازی کە سیوێکە کە هەر هەمویان هەموو لایەنەکان کۆکن لەسەری بۆ نایکەنە بواری جێبەجێکردنەوە بۆ 650,000 بندیوار هەیە موچە وەرەگرێ بۆ 1100 خوێنکار یعنی موچەی نییە من داواکاریەکانی ئێمە تەنها بۆ یەکەمەکان نییە بەڕاستی من بە ئاماژە بۆشکەم لە زۆر لە یاداشتەکان ئاڕاستە مەکرۆ داوای حەقی مامۆستایان مەکرۆ کە موچیان پێ نەدراوە شایستی دارای نەدراوە داوای ئەومانە کرد کە دەرچووکە هەیە خۆرێمە نی لە وڵاتەیە ئەی دەرچۆکانی تر ئێمەوانە بێش ئەو توانە و تاقی خۆتانە خزمەتی پێ بکەن ئەم توانایی ئێمە بەڕاستی گەنجی ئێستا ئەم گەنجانی کە ئێستا لە 2016 خوێندنمان تەواو کردووە چاوەڕێی دامەزاندنی 4 ساڵی بەسەر ڕۆیشتووە تەمەنمان لە 27 و 28 ساڵە بەیانیش ئەگەر بێت و ئەم ساڵیش دامەزرین هەتا 2 ساڵ مۆعی دەبیت ئەبینە چەند 29 ساڵ دوای 30 ساڵ ئەو نێرن تواناسازی بخوێنیت و بێتەوە ناوڵات لە 32 ساڵ 33 ساڵ بڕاتە بە هیچ لەم بەخۆشمەوە ئەو توانایمان نامێنێت خزمەتی وڵاتەکە بکەین باش دێتر یعنی من ئەوەندە ئاڵێم داوامان کردووە بە وەزارەتی خوێندی باڵا بەڕاستی ئەو زەختێ دروست بکات یعنی ئەتوانێت دروستی بکات ئاتایاسە بۆ دروستی نەکردووە ئەم پرسیارە پێم خۆشە لایەنی بەرپرسیار ئەم وەڵامی ئەم پرسیارە هیواداریم قسەکانت بگاتە ئەوان و بە دووادارچوونی بۆ بکرێت ئەو کاکەی لای خۆت بەڵێ کاکزانە بۆم دەرفەتا سپاس بۆ بەڕێستەمایکت نزیکە هاوڕێ دەستان خۆش بێت ئێمە دەرچووی یەکەمەکانی ساڵ 2016 هەڤین و چەندین جار ئاماژەمان پێداوە ساڵانە 25,000 بۆ 30,000 خوێنکار لە زانکۆی ماگەکان تەخەڕوجەکە لەو ڕژەیە ئەگەر حکوومەت و دەسەڵاتی نەتوانێت 1100 خوێنکاردا ببەزێنێتەوە تکایان لێ یەکەم زانکۆی ماگەکان دابخەن زۆر جاریش ئاماژە پێداوە هاوڕیانیش بە جاری وایە بە پێکەینەوە قسەیم لە ڕوو ئەدەنەوە زانکۆ پەیمانگەکان بکەنە کارگەی جلوبەرگ بڕواک ئیسپادی زیادەگە بیکەنە خولی سەرتاشی زۆر سوودی زیاترە بۆ کۆمەلگا وستازگیان لە ساڵی 2014ەوە بگرە زووتریشەوە تا ئێستارەکان خوێنکار دانەمەزراوە تقریبا 8 ساڵێک دەبەر کار خوێنکار دانەمەزراوە زیاتر لە 200,000 هەلی کار هێزی کار لە وڵاتە هەیە و بە فێڕۆ ئەچێ سەرە ڕای ئەوەی هەموو هەرێمی کوردستان 5 میلیۆن کەسەکە ئەمە لە بەرامبەر بەغدادە دەڵێن 5 میلیۆن ئاینامەسی خەم بەوە نیە ئەو پەڕەکەی 3 میلیۆن و 4 میلیۆن کەس بین لەم هەرێمەدا بڕواکە گەڕەکێکی تارانە ئاخر خوا بە ئەم هەموو حکوومەت و سەرۆک وەزیران و جێگر و وەزیر و وەزارەتانەوە نەتوانن 5 میلیۆن هاوڵاتی گەڕەکێکی تاران یاخو گەڕەکی وڵاتێکی تر بۆ بەڕێوە بنتخوا ئاخرەمە شایانی حکومڕانیە واللهی ئەسڵان من بم دەست لە کار دەکەم وستازگیان من کارگەڕی کارم تاوا کردەوە بەڕێوە بردنوادا دووەم بووم دووەمی باشەکەم و ئوستاز حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی جوابی یەکەمەکانی داوەتەوە نامەی داواکاری ئاڕازی پەرلەمان کردووە چیتر هەراسانیان نەکەن کە داواکاری دامەزران بۆ یەکەم و دووەم سێمەکان بکەن باشە من لە حکوومەت دەپرسم 400 ئەندام پەرلەمانی خانشین هەیە یەکی مانگی 6 میلیۆن زیاتری هەیە واتە نزیکەی 2 میلیارد دینار دەکان مانگانە ئەم هەموو پارەیە بۆچی بەهادەر بیرکاری بۆمان ئوستازگیان سەرە ڕای وە هەروەها کەناڵی تەلەڤیزیۆنت هەیە مانگی 600 دەفتەری بۆ سەرڤەگری ئەم پارانە لە چیوە دیە ئوستازگیان کەناڵ هەیە زۆر بەشی ئاگاداری ئەو شتانەیە ئوستازام هەموو خانشینە بندیوارە هەر من باز لە حیزبەکانی تر ناگەم ئەوەی ئەندام پەرلەمانی حیزبەکانی کە بڵین لە دەسەڵاتدان باسیەوەکەن زیاتر لە 56,000 موچەخۆری 2 موچە و 3 موچە هەیە
با ئەمانە چارەسەر بکرێ ئوستازگیان هەر مننی وەکو هاوڕیانم ئاماژەیان پێ بدا یەکەم و دووەم و سێمەکان دابمەزرێنەوە ئەسڵەن بەڵە بەڵێ خوێنکاری زۆر زۆر لە وڵاتە هەیە سەرڕای ئەوەی زەویەکی کشتتوکاڵی بەپیتە هەیە ناوچەی گەشتیاری شوێنەواری مێژوویت هەیە بڕوا بکە ئەم هەرێمە بەس تەنها بە شوێنەواری مێژوویەکانی ئەسا هەر لە پیرەمەگروندا ئەو چیایی کە پێداڵن پێ زیاتر لە 10 شوێنەواری مێژوویت هەیە بەس گەشتیار بێ بۆ یەکانە ڕۆژانە هەزاران 2000 و 3000 گەشتیار ڕوتێ دەکەن لەم هەرێمە دەتوانانی ئەم وڵاتی پێ بەڕێوەبری ئەسڵەن پشت بە نەوت و هەندێک شتی تر و موچەی بەغدا و چاوەڕێی لە بەغدا هەر نەکەیت جا داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم خاڵیە هەرچی زووە یەکەم و دووەم و سێمەکانی ساڵی 2016 دامەزرێتەوە بۆیە ڕوحی تێبڕکە لە نێوان خوێنکارەکانی تری زانکۆ نەکوژێت چیتر خوێنکارانی زانکۆ ئەگەر یەکەم و دووەمی سێمێکیان بینی گاڵتەیان پێ نەکەم بڵێ تۆ یەکەم و دووەم و سێمەکانی دانامەزرێ من چۆن هەوڵەدەم بەو شێوەیە هیواداری یەکەم جار یەکەم و دووەم و سێمەکان دابمەزرێنەوە هەروەها ئەو 4 ساڵی کە لە چاوەڕوانیدا ماوینەوە بۆمان بە خزمەتی ئیداری هەژمار بکرێ ئەو خوێنکارانێک کە بەرە بە تواناکانە برێ و خوێنکارەکانمە بنێڕێن بۆ دەرەوە بۆی ماستەر تەواوکەن و بێنەوە خزمەتی ئەم نیشتیمانە بکەن کاکەی لای خۆت هەڵبەتە من حەزەکەم هەمووتان قسە بکەن لە برەوەی نوێنەری خەڵکێکی زۆرن فەرموو قسە بکەن یەکێکتان قسە بکەن کاکزانە ژیان دەست خۆش بێ زۆر سپاس بۆ بەرنامە سپاس بۆ بەڕێستانەوە بەخێر بێت زۆر سپاس مەمنون بەڕاستی منەوێت لێرەدا لەگەڵەوەی کە ئێمە هەمومان داوای دامەزران نەکەین وەکو یەکەم و دووەم و سێمەکان بەڵام پێم خۆشە چەند خاڵێک بڵم لەسەر گرنگی پەروەردە و خوێندن و زانست من پرسیارێکەکەم و ئەڵێم ئایا گرنگی خوێندن و زانست و علم و پەروەردە لە چیایە بۆ نمونە ئەم هەموو دەرچووی زانکۆیەمان هەیە لە ناویشیانە یەکەم و دووەم و سێمەکان هەر زۆربیان بێکار و بێ ئیشن و هەروەها هیچ هەلی کارێکیان نییە ینی بۆ خۆیان کار بکەن و هەروەها زۆر بەشیان بێ ئومێد و بێ هیوا بوون تەنانەت لە ژیان ناتوانن بژێوی ژیانی خۆیان پەیدا بکەن ئایا گرنگی خوێندن و علم و زانست لە چیایە ئەگەر ئەوە حاڵی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان بێ باشە ئەمە ئەگەر حاڵی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان زیکتریکەی هاوڕێجان ئەی باشە بڵین بۆچی زانکۆکان یاخود پەیمانگاکان داناخرێ و ئیسفادەیەکی تری لە بکرێ و هەروەها سیرەکەی خوێندکار 16 ساڵ لە خوێنە لە دوای 16 ساڵ مادووبوون و هەوڵدان چارەنووسی نادیارە جاران ئەوەی کە وترا ئەوت بخوێنە بۆی کە بۆ نمونە داهاتوو ڕۆشن و دیار بێ بەڵام ئێستا بەدایک و باوکی خوێندکاران ئەڵین کە سوکاری خوێندکاران ئەڵین فەرمون سەیری داهاتووی ئەو کەسانە بکەن کە ئەو پەڕی هەوڵ و مادووبوونیان داوە لە زانکۆ و پەیمانگاکانە بۆی یەکەم بن ئەوە چارەنووسمانە چاوەڕێی دەستی بەشی ئینگلیزیم تاوا کردووە یەکەم بوویت دووەم بوو پێیان ئەڵم سەیری بڵین سەیری داهاتوو چارەنووسی ئەو خوێندکارانە بکەن کە زۆر ماندوو و زۆر هیلاک بوون بە خوێندنەوە بۆیە لێرەدا لەو بڵین بۆ ئەو خوێندکارانی کە بڵین بۆ کەسوکاری خوێندکاران وا باشترە بەڕئی من خوێندکار و مناڵەکان فێری کار و کاسبێ بکەن زۆر باشترە لە کاغەزێک یاخود شەهادەیە کە هیچ ئیسفادە و سوودێکی نەبێ هەر بۆیە بڵین کاریگەری ئەمەش کاریگەری ئەوەی کە ئێمە بۆ نمونە ئەو حاڵەمان هەبێت کاریگەری زۆر خراپی هەیە یەکێ لەوانە ئاسی زانستی و علم زۆر دا ئەبەزێ کە هیچ بەهاو گرنگیەکی علم نامێنێ بەڕاستی لە وڵاتەیە و هەروەها ئەبێتە هۆی دواکەوتنی ئەم گەلە چونکە پێشکەوتنی هەموو گەل و دەوڵەتێکیش هەر بەهۆی خوێندن و علم و زانستەکەوەیە بەڵام ئەگەر گرنگی بە ئەو کەسانە نەدرێت کە علم و زانستیان پێەیە و سەرکەوتن لەو بوارەیە کەواتە ئەو گەلە دواکەی بەڕاستی هەروەها خوێندکارانیش ئەوانی کە لە پێش ئێمەجارە تەخەڕوجیان نەکردووە هیچ هیوا ئومێدێکیان نابێت من بۆ خۆ مامۆسای وانە بێژم خوێندکاری وا هەیە پرسیاری لێ کردوم پێی وتم ینی بێ ئومێد بۆ لە خوێندن چۆن بتوانێت بەردەوام بێ لە خوێندن لە کاتێکا من مامۆسایەکی وانە بێش دانەمەزراوم بەڕاستی نەمتوانی و قەناعەتی پێ بکەم کە بخوێنەوە بەردەوام بێ کە لە کاتێکا حاڵی من بۆ شێوازە بێ حاڵی ئێمە بۆ شێوازە بێ بۆیە داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بە زووترین کات چارەسەری ئەم کێشەیەمان بۆ بکات و لە هەوڵدا بێ بۆی کە ئێمە دابمەزرین و هەروەها دەرچۆکانی تریش بە هەمان شێوە زۆر سپاس سپاس بۆ بەڕێستان کاک سەریاسی هاوڕێتان ساکەی باش سپاس کاک سەریاس لە گەرمیانەوە لەگەڵمانە بێ کاک سەریاس سڵاو لێ بێ بەڕێستا وەکو نوێنەری ژمارەیەک لە دەرچوانی یەکەم و دووەم و سێم و هاوڕەکانی ترت لە زانکۆ پەیمانگاکان قسەی تۆ و داواکاری تۆ چییە؟ سڵاو بۆ جەنابەت وە سڵاو بۆ
ئەو برادرانش کە لەوێ ئامادەن لە ڕاستیدا من وەکو یەکێک لە نوێنەران یاخود ئەندامانی دەستەی گشتی نوێنەرانی دەرچوویەکەمەکانی 2016-2017 جگە لەوەی کە کۆمەڵێک داواکاریمان هەیە بەڵام دەمەوێت هەندێک تێبینی بچووک لەسەر قسەی برادرانوە ئەو دوو میوانە بەڕێزەش پێشکەش بکەم. یەکەم ئەو برادەرەی کە لە خوێندکارانەوە هاتووە پێی وایە کە بابەتەکەی ئێمە پێشووتر بە عورف بوو بەڵام ئێستا خۆشبەختانە و دەستخۆشی لە لیژنەی پەرلەمانی دەکەین بۆ کاروباری پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا ئەو پەروەردە و خوێندنی باڵا ئەوە لە عورفەوە کراوە بە یاسا واتە دامەزرانی ئێمە جۆرێکە لە ئەوەی کە ناکتوانرێت پشتگوێ بخرێەوە ناتوانرێت جێبەجێ نەکرێت چونکە بووە بە یاسا بەڵام جێبەجێکردنەکەی دواکەوتووە یاخود هەڵ دەدرێت دوا بخرێت ئەمە لەلایەک. لەلایەکی ترەوە ئێمە تاوەکو وێستەی ئەو هەوڵانێک چڕمان کردوێتەوە بۆ بەرەو پێشبردننی کەیسەکەمانوە بۆ ئەوەی ئەو ماندووبوونەی چەند ساڵ ئەنجاممانداوە جێگەی خۆی بگرێ خۆشبەختانە کۆمەڵێک کەسی باش لە کەیسەکە ئێمەدا کار دەکەنەوە وەکو تیمێک هەڵمانداوە ئەم کەیسە بەرەو پێشەوە ببین بەڵام گرفتەکە ئێمە لێرەدا ئەوەیە جۆرێک لە دەسەوسانی لە هەندێک لایەنەوە هەیە لە بەرامبەر کەیسەکەماندا ئەویش لەبەر ئەوەی کە بەهۆی ئەم دۆخەوە گوایە ئابووری وڵاتەکەمان لاوازەوە لە بەرامبەردا ئێمەش پێویستە چاوەڕێ ئەو دۆخە بین و چاوەڕێ بین تا ئەو کاتێ ئابووریەکە باشە بێت. بەڵام ئەگەر ئێمە سەرنج بدەین دەبینین ئەو دامەزرانی ئێمە پێوەست نییە تەنها بە ئابووریەکەوە چونکە دۆخێک سەپاوە کە پێویستە ئێمە دابمەزرین لەلایەکەوە بۆشایەکی کارگەڕی دروست بووە بەهۆی ئەوەی کە 3 ساڵە خەڵکدان یەک دەرچوو یەکەمەکان دانەمەزراون لە ناوەندە زانکۆیەکان و ئەم ساڵیش خوێندنی ماستەر و دکتۆرا کرایەوە بەشێکی زۆر لەو معیدانی کە پێش 3 ساڵ دامەزرا بوون ڕۆشتون بۆ درێژەدان بە خوێندنی ماستەر و ئەمەش وای کردووە لەلایەکی ترەوە بەهۆی بوونی کۆڕۆناوە سەتاسی دەوامەکرێ واتە بۆشاییەکی زۆر لە ناوەندەکە زانکۆیەکانە دروست بوو بە ئەندێ ناوەندی زانکۆی هەیە وەکو کتێبخانە وەکو شوێنە گشتیەکان تەنها لە هەفتەیەکە ڕەنگە 2-3 ڕۆژێک دەوام بکەن و ئێمە ئەگەر سەرنج بدەین دەبینین دەچینە هەر لایەنێک خۆی بێبەری دەکات لە کەیسەکەی ئێمە چوونەتە ئەنجومەنی وەزیران وتوێتی سەرۆکی بڵێن وەزیری خوێندنی باڵا داواکەی بەرز نەکردوێتەوە بەڵام دێنە لای وەزیری خوێندنی باڵاش دەڵێت ئەنجومەنی وەزیران کتابی بۆ ئێمە کردووە کە پێویستە کتابی دامەزراندن بۆ هیچ لایەن و چ بە کۆ چ بە تاک بەرز نەکرێتەوە بۆیە ئێمە ئێستا داوامان کردووە لە بەڕێز دکتۆر ئارام کە ئەو کتابەمان بۆ بکە بۆی بچێتە ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیران لەگەڵ وەزارەتی پلاندانان گفتوگۆی لەسەر بکەن بۆ ئەوەی لە میزانیەی تازەدا ئێمە جێبکەنەوە بە هەر جۆرێک بۆ ئێمە لە داهاتوویەکی نزیکی یاخۆت بڵێن پێش ساڵی نوێی خوێندن دابمەزرێ. بەڵێ کاکە سەریات سوپاس دەکەم. زیلانجان تۆکو دەرچوێک چیت هەیە بۆ قسەی هاوڕێکانت وە داواکاریت لە دام و دەستگاکانی حکوومەت یاریمەکۆی کاکە سەریات زووتی مەسەلەن ئەڵێ وەزارەت ئەنجومەنی وەزیران ئەڵێ وەزارەت خوێنی باڵا وەزارەت خوێنی باڵا ئەڵێ ئەنجومەنی وەزیران داواکاریتان چی بۆ ئەو تاقە و توانە و ئەو بیر و بۆچوون و ئەوانەی ئێرە و هاوڕێکانیشتان بەفی ڕۆنەڕەوە پێش ئەوەی وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەمەوە لەسەر قسەی هاوڕێکان و مامۆستا مستمیشت حەز ئەەکەم شتێک بڵێم ئاماژەی بەو نووسراوەیە کە جوابی داواکاریەکەی فراکسیۆنی کۆمەڵ بوو کە تکایان کردووە هیچ داواکاریەکی دامەزراندن نەنێرن من ئەڵێم نەدەبوو و ناژبێت کەیسی دامەزراندنی ئێمە تێکەڵ بە دامەزراندنی گشتی بکرێت چونکە ئێمە لەسەر میلاکی وەزارەتی خوێندنی باڵادا ئەمەزرین و منحەی وەزارەتی خوێندنی باڵا پەیوەست نییە بە وەزارەتەکانی ترەوە واتە کەیسی ئێمە ڕاستە دامەزراندن مافی هەموو دەرچوویەکە ڕەخسانی هەلیکار مافی هەموو دەرچوویەکە بەڵام دەرچوویەکەم و دووەم وستەیەمەکان لە ناوەندە زانکۆیەکان لە زانکۆ پەیمانگاکاندا ئەمەزرێنەوە واتە نە شوێنی ئەوان ئەگرین نەمافی کەسێکی تریش ئەخۆین مافی شەرعی خۆمانە وا شتێکی تریش کە هاوڕێیان باسییان کرد من حەزەکەم دیسان باسی بکەمەوە دروستبوونی کەلێن لە زانکۆکان واتە فەراغات بەهۆی دانەمەزراندنی ئێمەوە و ڕۆشتنی بەشێک لە معیدەکان بۆ خوێندن و ئیتر فەراغەیە بەڵێ من بە نمونە کۆلێژێک کە کۆلێژەکەی خۆمە بەش هەیە
کە خوێندکار تایە خوێندکار بووە شادی بە کالۆسی بەدەست هێناوە درێژەی بە خوێندنیاوە ماستری تەواو کردووە ئێستا لە بەشەکە مامۆستای هەتا ئێستا بەشەکە ڕێز قسمی نییە ئیتر بزانێت چەند ساڵەکە لە خوێندنی بە کالۆسیەوە هەتاو ئێستاکە مامۆستایە بەشەکە سەرۆک بەشی نییە ئەمە هەمووی یعنی چۆن دروست ئەبێ ئەم فراغانە لە دواکەوتنی پرۆسەکان ینی کێشەکە ئێستا تەنها دامەزراندنی یا دانەمەزراندنی من نییە دانەمەزراندنی من کێشی زۆر دروست کردوە بۆ نمونە یەکێک لەو کێشانی کە بۆ شخصی خۆمانی دروست کردووە دواکەوتنمانە لە درێژەدان بە پرۆسەی خوێندن ئەو مافی کە من پێشتر ئەمتوانی بە 2 ساڵ بەدەستی بهێنم کە وەرگرتنی مۆڵەتە بۆ خوێندنی ماستەر ئێستا بە 6 ساڵ بەدەستی ئەهێنم بۆ لەبەری 4 ساڵە چاوەڕێم دوایش کەدا ئەمەزرێم ئەبێ 2 ساڵ خزمەتم هەبێ ئەو کاتە ئەتوانم درێژە بە خوێندن بدەم ئەمە لە کاتێکە ئەگەر ئەم ساڵ دامەزرێم خۆ ئەگەر بێت و دامەزراندنم دوا بخرێ بۆ ساڵێکی تر و کاتە مافە بە 7 ساڵ بەدەست ئەهێنم یعنی ئەو توانە و تاقی کە من 4 ساڵ پێش ئێستا هەمبوو ڕەنگە ئێستا نەمبێت و ئێستا هەمە دوای 7 ساڵی تر نیمە و لەبەر ئەوە من ئومێدەوارم کە ئەم بابەت ئێمە زیاتر لەمە درێژە نەکێشێت و سەبارەت بە شتێکی تریش دامەزراندنی ئێمە ئەگەر یاستا بێت یان عورف بێت هێشتا هەر مافی ئێمە داواکەین چونکە عورفێک ئەگەر چەند ساڵێک لەسەرێک جێبەجێکرا دواتر ئەو عورفەت گرتەوە ئەو کەسە ئەتوانێت مافی ئەوەی هەیە کە دووبارە داوای وەرگرتنی ئەو مافیان جێبەجێکردنی ئەو عورفە بکاتەوە لەبەرەوە گەر یاسا بیان یاسانە بە ئێمە بە مافی خۆمانی ئەزانین کە داوای بکەین دەست خۆش خات و زیلال کاک جوتیار ئەمە بۆ چوونی نوێنەری نزیکەی 4-5 هزار یەکەم و دووەم و سێمە بە تایبەتی 1100 کەسی ساڵی 2016 ئێوە چیان بۆکەن چۆن پاڵپشتیانەکەن بۆی هاوشان لەگەڵ لیژنەی پەرلەمان و پەرلەمانتاران بگەنە نەتیجەیەک لەگەڵ نوێنەرەکانیشان خۆی کاکزانە پێش هەموو شتە دەستی هەموو لە خۆش بێ بەڕاستی بە جوانی پەیامەکانیان گەیاند وە گرنگی ئەو دامەزراندنە ڕوونکرایەوە چونکەوە کوتم ناکرێتەوە ئێمە لە چەند بەرنامەیەکی تر باسی ئەومان کردووە کە کێشەی ئەم حکوومەتە دامەزراندنی بێبەرنامە و بێپلان بووە ئێستا بین بڵین هەر دامەزراندن ئەنی فەراغات هەیە لەم بە تاکید خۆی قەرار بۆ ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی ڕاژە دروست بکە بۆ پێداچوونەوە بە میلاکات بۆ دووبارە تەوزیعی میلاکات وهروە لەکوێ میلاکات دروست بنازان بە و یاسا بەکوێ گەشت بەڕاستی هیچ دەنگێکی نەما خۆ ڕەنگە لە هەندێک سێکتەرە کاکزانە کێشەی میلاک نەبێ بەڕاستی بۆ نمونە لەوانەیە ئامادەی هەبێ لەم شاری سلێمانیا 25 مامۆستای زیاد بێت لە ڕەنگە لە گوندەکانی شارباژێر و شارە زور و منتیقی ڕانیەوە نەشوێنە بێ کێشەی نەبوونی مامۆستاتە بێ و ناچاری پەنا بێتە بەروانە بێژی ئەمانە دروستێک لەبەرەوە وەکوتمان جیاکردنەوەی ئەمانە لەگەڵ دەرچوەکانی تریش کە وەکوتم بە هەموو شێوازێک دەرچووی زانکۆ زانکۆ پەیمانگاکان مادام حکوومەتی هێرێمی کوردستان و دەرفەتی پێداوە بخوێنێ بێ و دەرفەتەشی بۆ بڕەخسێنێ کە لە کەرتی گشتی یاخود لە کەرتی تایبەت دەرفەتی کاری بۆ بڕەخسێنێ بەڵام وەکوتم زۆر گرنگە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و کۆی وەزیرەکانی تریشکە چووکە دوجارەکە کەیسی ئەمانەچێتە ئەنجومەنی وەزیران لەوانەیە بکرێتە دەنگدانەوە لەوە تێبگەن کە ئەمە بۆ ئەوەیە کە تۆ ئاستی زانستی ئەم وڵاتە بەرەو پێ هەلیکاریان بۆ دۆزیتەوە ئاستی زانستیش بە قوترەکە بەتاکیت خۆی کێشەوەی یعنی گرفتە گەورەکە لەوەیە ئێستا لەوانەیە ئەگەر ڕاپرسیە بکەی لەوانەیە هەندێکیان هەر لە کەرتی تایبەتیش ئەو دەرفەتیان نەبێ کارکردکاتە کۆی بازار یاریێمی کوردستان کێشە و گیر و گرفتی تێدایە پرۆسەی خوێندن لە باخچەی ساوایانەوە تا ئاگاتە زانکۆ و پەیمانگاکان بە خوێندنی ماستەر و دکتۆراشەوە بەڕاستی بە هەموو شێوازێک پێویستی بە پلانێکی نوێ و تۆکمە هەیە کاکزانە زانکۆ چۆتە ناو قەزا و ناحیەکانەوە ئەم منتیقەی سلێمانیە لەوانەیە دە بەشە بێ لە بەس لە سنووری پارێزگای سلێمانی دە بەشی کۆلێژی بەشی ئەندازیاری بۆ منە شارستانی کراوەتەوە کە چەنەها مهندسی هاوڕێ من هەیە کارێکەکە هیچ ڕەبتێکی بەسەر هەندسەوە نییە لەبەر ئەوە هەرکردنەوەی بەش و کردنەوەی زانکۆ و کۆلێژ لە قەزا و ناحیە و شارەکان کافی نییە بەڵکو و دانانی بەرنامە و پلانێک بۆ ئەوەی کە ئەم خوێنکارە دوجار تەخەڕوجەکە ئەمانە ئەو تەزیعاتانی جەنابەت هەمووی دقیقە ئێستا خات و زیلان کاک زانیار کاک سریاسە و هاوڕێیانیان هەزاران سەدانی تر خەمێکیان هەیە و حەزێکیان هەیە یانێ خزمەت بکەن بۆ هەڵگرتنی کەیسەکە بە کورتی پێم بڵێ مەسەرەن ئێوە پاڵپشتێکیانەکەن بۆی لەگەڵ بە ڕێز وەزیری خوێندنی باڵایە بە ڕێز ئەنجومەنی وەزیرانە بیان گەێنە دەرەوە کاکزانەیەمە ساڵ نییە ئەم بابەتە لەگەڵ بەڕێز وەزیری خوێندنی باڵا کە وەکتمان وەکو وەزیری معنی بە مەمکەیسەوە باسی ئەوە نەکەین بە پەیوەندی بێ بە سەردانکردن بێ بە هەموو شێوەکەوە بەڵام بڕیارەکە لە ئەنجومەنی وەزیران دەرەچێت گرنگترین شوێن بۆ ئەمانە ئەنجومەنی وەزیرانە ئەو برادرە شتێکی باشی باس کرد
ئەنجومەنی وەزیران ئەگەر ئیرادەیەکیە بێ یاسای چاکسازی جێبەجێکا بەڕاستی ئەو ڕقەمەشی کەوتی ئەگەر بە نزیکەیش بێ ئەمانە ئەگەر دامەزرێن ڕەنگە ساڵانە 500 بۆ 600 میلیۆن دینار کورفەی دامەزرانیوانە بێ لەوانەیە بەم یاسای چاکسازیە ئەمەی کاوان داوایەکەن کەیسەکان بچێتە بەرەو پێشتر بۆی کە بتوانن سوود لە توانەکانیەوە. سوپاس دەکەم کاک موسلیم دوجار ئەم کەیسە بەڕێستا وەکو جێگری سەرۆکی لیژنە چۆن لە ناو لیژنە ئەیکەنە کەیسێک کە جێی هەموو خەمی ئێوە بێ و بە زدی کاریان بۆ بکەن بۆ ئەوەی ئەم توانە ئەمرۆیە بە فیڕۆ نەڕوات. بەڵێ بە خۆشحاڵیەوە ئێمە لە ڕابردوودا درێغیمان نەکردووەوە بە هەموو شێوەیەک پاڵپشتی کەیسی بابەتی دامەزرانی یەکەم و دووەم و سێمەکان بووین و لە داهاتوشدا ئێمە لە نزیکترین کات لەم هەفتەیە دامان ناوە سەردانی ئەنجومەنی وەزیران بکەین لە نزیکە و لەگەڵیاندا دەنشین و تاوتوێ و بابەتە دەکەین بابزانین بۆچی ئاڵقاوە و کێشەی چییە. پێم وایە تۆپەکە لە ساحەی وەزارەتی خوێنی باڵا و ئەنجومەنی وەزیرانە بێ بەڕاستی وەڵامی ئەم خوێندکار و قوتابیە بە ڕێزانە بدەنەوە چونکە بەڕاستی ئەوانە بە هەموو شێوەیەک مافی شایستەی خۆیانە لە وڵاتێکدا 16 ساڵ بخوێنی و ڕەنج و ماندووبوونی 16 ساڵ دوای ئەوە بە ماندووبوونێکی زۆرەوە بە شانازیەوە لە ماڵەوە بڵێ من یەکەم بووم لەسەر ئاستی زانکۆکەم لەسەر ئاستی کۆلێژەکەم دوای ئەوە نەکارت دەستکەوێت نە بتوانانی هاوسەرگیری پێک بێ نە جیرفانت گەرم و گوڕ بێ ینی واد لێبێ پێدعی بێ بڵێ ئەمن یەکەم و دووەم و سێمم لە کاتێکدا خۆتان نەزانن من لە بری ئەوان داوا لە بەڕێستەکەمانە ئەم دڵسۆزی و جدیەتەی جەنابەت ببێتە خەمێکی گرنگ بۆ ناو ئەنجومەنی وەزیران وەزارەتی خوێنی باڵا بۆی کەیسی ئەوان بگاتە دەرەنجامێکی باش. بە هەموو پاڵپشتیەک و بە هەموو توانامانەوە ئێمە بە تەئکید پاڵپشتیانە بین و ئێمە هەموو ڕێگایەک ئەگرینە بەریانی پێشتر لە هەموو فراکسیۆنە جیاوازەکانی داشتیان پێشکەش کردووە لە دانیشتنی پەرلەمانە باس کراوە و پاڵپشتیمان کردوون و بەستافی ئەنجومەنی وەزیران ماوتووە و لەم هەفتەیە سەردانی ئەنجومەنی وەزیرانەکەین بە تەئکید ئێمە هەوڵی خۆمانە دەین ئێمە پێمان وایە کێشەیە ئەم ساڵ بەتەنیا نییە و ساڵانی دواتوشی لە دوایە بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان میکانیزمێک دابنێ و بەشێک لە بودجە کە بەداخەوە چەند ساڵێکە بودجە نایەتە پەرلەمانی کوردستان ئێمە یاداشتێکمان پێشکەش کردووە ئەم هەفتەیەکە بودجە لە نزیکتری کاتدا بۆ ساڵی ئاین دەبێتە پەرلەمان بۆیە کە دووچاری ئەم کێشەیە نەبینەوە لە ساڵانی داهاتوودا ئەگەر ڕێژەیەک تەخسیس بکرێ بۆ ئەم بابەتە ئەم بوارە بەڕاستی لە ساڵانی داهاتووە قوتابیان دووچاری ئەم کێشەیە و گرفتە نابنەوە بۆ ئێمە پێمان وایە بەڕاستی ئەمە بێک ئەم کێشەیە بە میکانیزم بە بەرنامە بۆ داڕێژدران لە حکوومەتەوە چارەسەر بکرێ ناکێ بەڕاستی پرۆسی خوێندن ساڵ بە ساڵ لە بەهای دێتە خوارەوە و ئێمە بینیم بەڕاستی قوتابیان بەداخەوە ئەمڕۆ لەگەڵ چەند کۆمپانیایەک قسەم کردووە ئەڵێن بەداخەوە ئێمە ڕۆژانە دووچاریەوە ئەبینەوە قوتابیان دێنە ژوورەوە خوێندکاران دەرچوانێنە ژوورەوە تووشی شۆکە بین کە داوای کارەکەن و CV خۆیان پێشکەشەکەن دابمەزرێن لە شەریکاتی کەرتی تایبەت بەداخەوە کە کاریش لەوێ ئەستەما و سنوور بەرتەنگە یعنی بۆ ئێمە لە وڵاتی ئێمە لەم هەموو خاڵە سنووریانەی کامانە دزی و فزی و گەندەڵیەکی زۆرەکرێ و لەم هەموو بندیوارەیە کە هەیە و لەم هەموو ڕێژە سێ موچە و دوو موچە تا 5 موچەیە کە هەیە بۆچی ئیرادە نییە کە چاکسازی بکرێ بەڕاستی ڕێژەی 1100 قوتابی ساڵانە ینی چارەسەر بکرێت کە نێنە سەرجا پرۆسی خوێندن بکەوێتە ژێر پرسیارەوە هەموو قوتابیان بێهیوا و بێ ئیرادە بکە و ئێمە پێمان وایە بەڕاستی بێت بە میکانیزمێک لە داهاتوو کێشە چارەسەر بکرێەوە بەڕاستی ئێمە شەرمەزار نەبین کە وەکو لێژنێ پەروەردە خوێنی باڵا وە پەرلەمانتارین ئیرادەمان بەستراوەتەوە بەو خزمەتی پێشکەشی ئەوانەکەی کە دەنجی ئەوانمان لە ئەستۆیە لە داهاتوودا. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک موسلیم عەبدوڵڵا جێگری سەرۆکی لیژنەی پەروەردە خوێنی باڵا لە پەرلەمانی کوردستان بە هیواین ئەم جدیەتەوە خەمانەی ئەوان هەمووتان لە لیژنە بە هەموو هێز و لایەنە سیاسی جیاجیەکان ببنە پارێزەر و پشتیوانیان بۆی کێشەکەیان بۆ چارەسەر بێت. سوپاس بۆ خات و زیلان ئازاد نوێنەری دەرچووەکان سوپاس بۆ بەڕێز کاک جوتیار مەحموود نوێنەری کۆمەڵی خوێندکارانی کوردستان سوپاس بۆ کاک سەریاز محەممەد سوپاس بۆ هاوڕێیانە کە لە بری هاوڕێکانی تریشیان بوونە دەنگ و ڕەنجی ئەوان سوپاس بۆ ئامادەبوونتان. بینەرانی خۆشەویست بە هیوای ئەم بەرنامەیە بوو بێتە پەیامێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵکو هاوڕێکی جددی لە دەرچووە یەکەم و دووەم و سێمی زانکۆ و پەیمانگاکان و دەرچوانی تریش بداتەوە بۆ ئەوەی پرۆسەی خوێندن گەرمە و گوڕی و کێبڕچەی بەهێزتر بە خۆی بینی و ئەوانیش بتوانن تاقە و توانای خۆیان
لە ناو دام و دەستگاکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان بخەنەگەڕ و خزمەتی پێ بکەن. ڕەهەند کۆتایی هات تا بەرنامەی داهاتوو بەخواتانە سپێرین هەرشاد.